بێن بۆ چانەڵی من نام هەڵاتە و ئەمڕۆ باسی هەناسەی ئوجاییەکەین. ئەم هەناسەیە دایم بەکارهێنین کە یەنگ یۆگاکەین. یەنگ یۆگا ئەو نوعی یۆگایە کە دایم جوڵە ئەکەین و گیانمان بەکارهێنین. یین یۆگا بەشەکی ترە کە زۆر بەخاویە جوڵێن یان چەند دەقەیەک هەر لەسەر پشتمان پاڵەکەوین، ئەوە نوعی یۆگاکی ترە لە ڤیدیۆکی تر باسیەکەین. کە بە ئوجایی هەناسادەین بەس لوتمان بەکارهێنین، قەت دەممان بەکار ناهێنین. اینجا ئەمە بەم شێوەیە بیری لە لوتان بکەنەوە. هەناسەکە بەس بناویە دێت و ئەڕوا. مەسولکەکانی کە لێرەیە ئەتوانی ئەوە بەکاربێنی بۆ هەناسە بەس لە ئوجایی قەت ئەم مەسولکەکانی ئێرە بەکار ناهێنین. مەسولکەکانی قۆڕگمان بەکارهێنین. اینجا ئەگەر من ئێستا مەسولکەکانی لوتم بەکاربێنم دەنگەکەی ئەم هایە. اینجا ئەبینی ئێرە دێت و ئەڕوا ئەو هاوە نییە؟ یعنی مەسولکەکانی ئێرە بەکارهێنم. ئەگەر من مەسولکەکانی قۆڕگم بەکاربێنم دەنگەکە ئەگۆڕێ، گوێڕاگرە. وەک وایە هەناسی خۆت تۆزە تونکەی، تۆزە زەحمەترە هەناسە بدەی بەم شێوەیە کە واکەین گیانمان گەرمترە بێ، گەرمی دروستەکەین لە ناو گیانی خۆمانە. زۆر خەڵک ئوجایی بەم شێوەیە فێرە بێ. ئەڵێن دەست و ئەوها بگرام لە لوتەوە هەناسە و هەڵمژە دەم و بکەرەوە بەم شێوەیە هەناسە و بێنەرەوە دەرەوە. ئەو کاتە بەیەک جارەزانی قوڕگت بەکارهێنی وەنیە؟ ئەبێ هەناسەکەت گەرم بێ و کاتە لە قوڕگت دێتەوە. اینجا ئێستا عینە شت بکە بەس لە نیوەی هەناسە و کە بردە دەرەوە دەمت تاخە با لە لوت و بێ، یعنی بەم شێوەیە. تێگەیشتی؟ دوو سێ جار وا بکە لە لوت و بێنە ژوورەوە. لە نیوەی دەمە تاخە لە لوت و دێتە دەرەوە. اینجا زانم ئەمە تۆزە زەحمەتە لە ئەوڵەوە بەس زۆر گرنگە کە فێربی. اینجا ئەگەر من زۆر بە قایمی ئوجایی بکەم وەک وایە خۆ بخنکێنم، گوێڕاگرە. ئەو کاتە قوڕگم زۆر داخەم هەناسەکە ناتوانێت بناویە بێت و بڕوە. یعنی نابێ ئەوها بە قایمی بیکەی بەس هەر تۆزە بیهێنە ژوورەوە بۆی ئەزانی قوڕگت بەکارهێنێت و گوێت لە هەناسەکەی خۆتە. اینجا ئەگە زۆر خەڵک یۆگا بکە لە تەنیشتێک گوێتان لە هەمووتانە. هەموو کەسێ ئەبێ گوێ لەوەی تر بێ هەناسە، یعنی ئەبێ هەناسەکە بەرز بێ. اینجا ئوجاوی گیانت گەرمەکە، مێشکت خاوەکاتەوە بەس ئەنەرژیش دەداتێ واکە ئەگە زۆر خەو بێ خاوبی تۆ بە قایمی ئوجایی بکەی خەبەر دەکاتەوە. بەس ئەگە زۆر ئەنەرژیت هەبێ زۆر سترەس و هەبێ بە هێواشی ئوجایەکەت بکە، سنگ و پڕکە زگ و پڕکە بە هێواشی بیهێنەرەوە دەرەوە ئوجایەکە واکە گیان و خاو بێتەوە، یعنی ئەتوانی بە زۆر شێوە بەکاری بێنی. اینجا ئێمە لەم چانەڵە وردە چەند نوع هەناسەیەک تاقیەکەینەوە پێڵێن پرانایاما، بەس ئەم ئوجاییە دایم کە یۆگاکەین بەکارهێنین. اینجا ئەگە بەکاری نەهێنین من لە ڤیدیۆکە پێتەڵێم، بەس ئەگەر هیچم نەوت تۆ ئوجایەکە دەست پێ بکە بە یەکجار فێری ئەوە بە، اینجا ئەبینی کە وردە لە ژیانتا لەوانەیە ببێ بیری لێ بکەیتەوە هەل خۆتۆ ئوجایی بەکاربێنی. ئەگەر بچیتە شوێنێک تۆزە سترەسبی هەل خۆتۆ تۆزە بترسی بەیەکجار ئوجایەکە دەست پێیەکە بۆ گیانت خاو بکاتەوە، شتێکی زۆر باشە. اینجا هیوادارم ئەگەر هیچی تر فێر نەبووی لەم چانەڵە هەناسی ئوجایی فێربی، چونکە بەڕاستی ئەتوانی لە هەموو شوێنێک بەکاری بێنی. تا یەکتری ئەبینینەوە ئاگاتان لە خۆتان بێ. خوافیز.